ژیانی تۆ هێڵێکی سوورە. خۆشەویستم، گیانەکەم، ژیانی تۆ هێڵێکی سوورە. مەهێڵە خەڵک ئەو هێڵە تێبپەڕێنێ. هەندێک مرۆڤ وا دەزانن خوا بۆ ئەوە دروستی کردوون هەر کاریان نەبێ، پیشەیان نەبێ جگەلەوەی تەداخل لە ژیانی خەڵکان بکەن. کاریان ئەوەیە تۆ بێتاقەت بکەن، کاریان ئەوەیە تۆ بێزارکەن، کاریان ئەوەیە ڕەخنە لە تۆ بگرن، کاریان ئەوەیە بەس چاویان تۆ ببینێ. ئەی باشە تۆ چ کارێکت بەوە هەیە ئەمانە ڕازی بکەیت؟ تۆ چ کارێکت بە ئەوە هەیە کە دڵی ئەمانە ڕابگری؟ خەڵکێک شەو و ڕۆژ خولیای بەس ئەوەیە ژینگەی چواردەوری تێک بدات. من بۆ چیمە ئەم کەسە لە نزیکم بێت؟ من بۆ چیمە هەموو خەم و ناخم سەرقاڵی ڕازیکردنی ئەو بێت؟ بەڕێزان، خۆشەویستان، ئێمە دەبێت بزانین ئەو خەڵکی چواردەوری خۆمان چۆن پۆلیان دەکەین، کێ لە ئێمەوە نزیک بێ و کێ لە ئێمەوە دوور بێ، کێ بەربەستێک بخەینە بەردەمیەوە، کێ دەبێت ڕووبارێک دروست بکەین بۆ ئەوەی ئەم ڕووبارە تێنەپەڕێنێ. کاتی خۆی ئەگەر دیقەت بدەن قەڵاکان لە شوێنێکی بەرزا دروست ئەکران. ئەم قەڵایانە بێجگەلەوەی لە شوێنی بەرزا دروست ئەکران ئاوێکیاندا ئەنا بۆی ئەو کەسانەی کە ئەیانەوێ هێرشکەنە سەریانەوە زۆر بە ئەستەم پیان بگەن. ئەمڕۆ من و تۆش پێویستمان بەوە هەیە قەڵایەک بۆ خۆمان دابنین، ڕووبارێک بخەینە بەردەمیەوە، چونکە من ژیانم ژیانی خۆمە. بەڕێزم، ژیانی تۆ ژیانی خۆتە. هەندێک کەس کە خوای پەروەردگار دووچاوی داوە پێیان وا ئەزانن ئەم دووچاوە بەس بۆ ئەوە دراوە پێیان سەیری خەڵکی پێ بکەن. خۆشەویستەکەم، جارە سەیری خۆتی پێ بکە، بزانە خۆت چەند عیبت هەیە. ئەگەر مرۆڤەکانیش بە دوای عیبی توا بگەڕێن بۆت پۆلێن ئەکەن، بۆت دەبژێرن. بەڵام ئێمە ومانان ئەو کەسانی کە دەرونیان پاکە، ئەو کەسانی کە دەرونیان جوانە، پێیان خۆش نییە بە دوای نوقسانی و عیبی خەڵکیشا بگەڕێن. بۆ چونکە نانەوێت لەو دەرونی خۆیان ناڕەحات بێ، دەیانەوێ خۆیان ئاسوودە بژین لەبەرەوە نانەوێ قسە بکەن لەسەر خەڵکی تر. هەندێک مرۆڤ هەیە خۆشەویستانم، من بۆ ئەوەی وێنەیەکی هەڵە لە من وەرنەگرێ دائیمەن هەوڵ ئەدەم پەردەپۆشی شتەکانی بکەم، دائیمەن هەوڵ ئەدەم شتەکانی بۆ ڕوو بکەمەوە، شتەکانی بۆ ئاشکرا بکەم. بیر و هۆشی منی هەموو بردۆتە لای خۆی. دەی با خۆی بەو داخەوە بتەقێت، با بەو داخەوە بمرێ. ئەڵێ بە من نەزانی با لای ئەو نەزان بم، ئەڵێ بە من لە خۆ ڕازیت با لای ئەو لە خۆم ڕازی بم. ئەزانن خۆشەویستانم کێن ئەو کەسانی کەوا هەوڵ ئەدەن هەمیشە بە دوای ئێمەوە بن، چکە لە دوای ئێمەوە ئەو کەسەی کە لە دوای منەوەیە دەیوێ ڕەخنە لە من بگرێ، ناگاتە ئاستی من، ناتوانێ پێشی من بکەوێ، مادەم لە دوامەوەیە دەی بە هەڕەخنە لێ بگرێ. ئەو کەسانە ئەو کاتانی کە من ئامادەم لەو شوێنە، ئەو کاتانی کە تۆ ئامادەی لەو شوێنە بە جوانی وەسفتەکە، بە چاکی باستەکە، بەڵام کە ڕۆشتی لە پشت لە باستەکە، چونکە ناتوانێ بەراو ڕوو بە ڕوو باسی تۆ بکە. خۆشەویستانم، دەبێ هەموو مرۆڤێ پاشای خۆی بێ، پاشا بێ بەسەر خۆیەوە، لە مەملەکەتی خۆیان پاشا بێ، نەیەڵی خەڵک بێتە داخولی تیا بکە. ئەگەر بێت و ئێمە بەس کارمان خەڵک ڕازیکردن بێ، ئەی چی بە خۆمان ئەهێڵینەوە؟ ئەگەر بێت و من بمەوێ هەموو کەسێ لە من ڕازی بێ، ئەمە زۆر زۆر زەحمەتە ئەمە، چونکە هەمیشە ئەگەر تۆ حەق بیت ئەو کەسانی کە ناحەقن دائیمەن دژ بە تۆن. لەبەرەوە ناکرێت تۆ وابزانی هەموو کەسێک لە خۆت ڕازی ئەەکەی. ئەو کەسەی کە خۆی بە جوانی پیشانی من ئەدات لەوانەیە ئەی بۆ عاری زۆر زۆر بێ، بەڵام ئەمە بەس ڕووکەشە. لەبەرەوە بەڕێزان خۆشەویستان، بە ئێمە گرنگی بە ناخی خۆمان بدەین. ئەوەی کە لە دەرەوەیە کاریگەری خەڵکە لەسەر ئێمە، نەک ئێمە دائیمەن لە سنووری خەڵکا بژین. لەبەر ئەوە ئەگەر تۆ توانیت خۆت بپارێزی، خۆت بنیاد بنیت، خۆت دروست بکەیت، کاریگەری دەرەوەکان هیچ کاتێک کاریگەری لەسەر تۆ نابێ. لەبەرەوە بە پاشا بژی، بەندەی خەڵک مەبە، پاشای خۆت بە، بۆ ژیانی خۆت، بۆ ئایندەی خۆت.